سڵاتان لەبێت بینەران و بیسەرانی دەنگی ئەمریکا دیداری ئەم جارەمان لەگەڵ نووسەر و پەروەردەکار شێرزاد حەسەنە. باز لە ڕۆڵی ئەدەبیات دەکەین لە کاڵبوونەوەی دیاردە کۆمەڵایەتیە ناوشرینەکان. کاک شێرزاد بەخێر بێ. بەژی سوپاس. پێگەی ئەدەبیات لە ئێستادا چۆن دەبینی کە ئێستا سەردەمی گۆڕانکاریە خێراکانە؟ بۆ من پێگەکە دەبێت تۆ سێرچکەی بگەڕێی و وردەکاربی بچیتە هەموو کونج و کەلەبەرێک مەبەستت پێگەی ئەدەبیاتایە لەسەر ئاستی کوردستانی باشوورە یا هەر ناوچەکانی دیکە یا پارچەکانی کوردستانی باشوور کشتی ئەدەبیاتی کوردستانی باشوور لەبەرەوە بۆ من لەم قۆناغا بەهەست دەکەم ڕادچەنینێک تەکانێک جوڵەیەک عشقێک و گەرمیەکەیە لە چاپەمەنی لە چاو سەردەمانی ئێمن کە زۆربەی و کتێبانی دەما خوێندەوە دەوەک سەر چاوە عەرەبی بوون. بەڵام ئێستا ناتوانێ بڵێ بەڵام من نەچووم بگەڕێم و بەو شێوەیە تاوەکو وەڵامێکی دروست بدەم بڵێم پێگەی ئەدەبیات ئایا دڵخۆشکەریاننا چکە هەتاوە ڕەنگە داتای بوێ ئاماری بوێ ژمارەی بوێ بۆ من بەڵام لە چاو ئەو ڕۆژگارەی کە من گەنج بووم و عشقی خوێندنەوە نووسینەوە ئێستا دەتوانم بڵێم بەپێی ئەوەشە تۆ داگیرکراوی یالی وڵاتێکە دەستگای گەورەی نییە و هەمیشە حکوومەتی سێنترال حاکم بووە لێ بودجەت بوواتوە بەڵامایە لە دوای ڕاپەڕین بایەخ بە فکر و هونەر و ئەدەب و ئەوە دراوە لایەن دەوڵەت نەخێر واتە ئەگەر کەم و کوڕیەکە بێ پەیوەندی بە عەقڵی ئەوانەیە حاکمیت دەکەن بە عەقڵی داسەڵاتدارانی کورد کە زۆربەی نەخوێندەوارن بەڕای من وەک ئەجینا مەسە وەزارەتی ڕۆشنبیری تاکە وەزارەتێکە کە من ئەمڕۆ کتێبێکم چاپ کرد 7 ساڵ لەمەوە بەردەبووای وەزارەت خۆی بیکە پەشیمانە بێتۆ پارەم نییە ڕامیاری کە ئیجامی ئای زانکۆی ئۆکسفۆرد بوو بیسی کەس کۆ بووی نێوارێکە کتێبێکیان داینەیەک من لە ماقەت سیاسەتم هەڵبژار ڕامیاری بەڵام ئەوە عەجیب و غەریبە کە وەزارەتی ڕۆشنبیری سوکترین وایان لێ کردووە حیزبەکان چکە شتێک نیە ناوی دەوڵەتداری بێ لە کوردستانی باشوور بەڵکو حیزبەکان وەکو حاڵەتەکی ناتەندروستیا ئایا نەوەکە لە بێباشی بۆیە دەستگای گەورەی ڕۆشنبیری و فەرەنجی نەکردێتەوە. تەنیا دەسەڵات بەرپرسە لەمە یان نووسەران خۆشە؟ بڕوا دەکەم ناگەر بگەڕینەوە ئەوە بێ بڵێن پەروەردە بەرپرسە چکە تۆ لە منداڵیەوە لە باخچەی ساوێنە فێرت دەکەن عاشقی وێ نەبیت عاشقی ڕەنگ بیت و لەوێ چی مزەمە کتێبخانم دیوە لە ئی سەرەتایی هەمووی کتێبە هەمووی ڕسمە هەمووی هوەری قوتابیەکانە پۆلەکە ڕازاوەتەوە واتە کللتوری خوێندنەوە نەبێت تۆ باز لە پێگەی ئەدەبیات دەکەیت چۆن بێ لە کاتێکە کللتوری خوێندنەوە لە ناوچەیە نیە هەموو عەرەب عالەمی ئیسلامی بەقەد ئیسرائیل ناخوێننەوە بۆیە ئیسرائیل دەتوانێت کەڵەگا ئەگە ئەوان بە کەڵەگای دەزانن لە بەرەوە کەڵەگایە یا لە بەرەوەی دنیای داگیر کردووە یا لە بەرەوەی هێز و توانایەیە لە بەرەوەی عالەمی عەرەبی ئیسلامی ناخوێننەوە ئەمە داتایە بە داتا هەیە یعنی بە ئامار هەیە. باشە ئەدەب ئەو زمانە ڕاستەوخۆی هەیە کە ڕاگەیاندن هەیەی؟ نەخێر ڕاگەاندن زۆر ڕاستەوخۆترە زۆر کاریگەرترە و میدیایەکی هەژاری شێ لە ڕۆژهەڵات و لە کوردستان میدیایەکی چاواشەکەر هەیە میدیایەک نییە سەر و سەودای هەبێ لەگەڵ ئازادی ئەمە میدیایش ساختە و درۆزنە معقولە هەر سەرۆک وەزیرانێک و هەر سەرۆک حیزبێک و هەر حیزبێک میدیای خۆی هەبێ لە کاتێکا بیرمە تەلەڤیزیۆنێکی هەرێمت بیرە هەژارترین تەلەڤیزیۆن بوو لە کوردستان لە سەرەتای ڕاپەڕین چۆن دەبێ وابێت ئەتۆ گەر دەوڵەتداری دەکەیت تەلەڤیزیۆنەکەی حیزب بێ و ملیۆنەها دۆلاری لە سەرفکەی لە کاتێکە ئەدەبیات ئەو زمانە ڕاستەوخۆی نییە کە تۆ نەخێر بۆ ئەدەبیات ئەو زمان ڕاستەخۆی ئەدەبیاتی کوردی من باس دەکەم باشە نەیتوانی ئەو زمانە ڕاستەوخۆی هەبێت نه ئەو زمانە خەر ئیشی ئەدەب خوازەیە ئەدەب زمانێکی تکەیە کە نەوعەک لە هۆشمەندی دەوێت نەوعەک لە بڵێن چۆن ئەڵێ ئەو کەسانەی کە چێژ لە ئەدەب ببینن کارەسات نییە ئەوە تۆ چێژ نەبینی یایەکی بکە لەبەرەوەی گوتم لە من چیرۆک تۆ تەماشاکە هیچ دایک و باوچێک نییە لە ڕۆژاوە بە کەسەکی خراپ دانرێگە بەر لە خەوتن چیرۆک بۆ مناڵەکانی نەجێڕێتەوە
تۆ لە کوردستان چەند ماڵ کتێبخانە هەیە پرسیارە بەس لە هەموو شوێنێکی دنیا لە گەڕەکەی بچکۆلە لە شارەدەیەک لە گوندێک کتێبخانە هەیە و ئەو کتێبەی لە ناو قەلبی لەندەنە خوێندرێتەوە لە گوندەکانی کە ئەگە دەماڵ بن هەمان کتێبخانەوە هەمان کەرەستەوە هەمان فلیمە بینێ واتە دەوڵەتداری سیاسەتی فەرهەنگی نیە لە کوردستان و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سیاسەتی فەرهەنگیەژەوەیە کە وا بکەی هەموو کەس خەبەردار بێ عاشق ئەدەب بێ علاقەی نییە بە زمانی نخبە و دەستە بژێر و کەسانی با بڵێن زۆر زەوق ناسک شتیوان نییە چکم هەزاران فەلاح و جوتیار و خەڵکێکی پاڵەیە تەکسیە بۆ خۆی دەخوێنێتەوە چکە فێر کراوە بخوێنێتەوە لەبەرەوەی پێدەڵێم کە کەلتوری خوێندنەوە مەسەسا ڕووسە خوێندنەوە وڵاتانی ئەوڕۆپی خەڵک فێرە خوێندنەوە ئاکەن وەلەو ئێستا تەکنۆلۆژیا هاتووە گەمارۆی داوە بەڵام دیسانەوە هەموو میراتی بەشەری لە ناو ئایفۆنەکەی تۆ لە ناو مۆبایلەکەی تۆ هەیە هەتۆ بۆ خۆت چی دەخوێنیتەوە بەس بۆ نمونە وڵاتێکی وەکو سعیدە سەیری پۆڕنۆکە فلیمی ڕوود ڕقم یەکە لە عالەم خەڵک دەیەوە بزانێ یا نازانێ عراق دۆم و سێم و چوارەمە لە گەندەڵیش یەکەم و دوم و سێم و چوارم تۆ تەماشاکە کە تۆ هۆشمەند بووی مۆڕاڵت دەبێ ئەخلاقت هەبێ ئینسانە بیت واتە سەرچاوەیەکیش ئەدەبیەشێک لە شتانەیە دەتکا بە ئینسان دۆست ئەگەر ئەوەی نەکرد بێ کارەساتە بەڵام تۆ کورد من و تۆ ئامارمان لا نییە بزانین چەند کەس دەخوێنێتەوە کتێبخانەکانی کوردستان زانکۆکانی دای دەخا لە سەعات 1 و 2 شتیوانیە لە عالەمە ینی گاڵتت بە ئەسیتە کتێبخانە خەڵک دانیشتووە بەڵامە بێ کتێبخانە بەردەوام کراوە بێ ئایا تۆ دەزانی زۆربەی زانکۆکانی کوردستان کتێبخانەکانیان پەلایانە زوو دایخن و ئایا قوتابیانی زانکۆ ئاگیان لە فکر و فەلسەفە ئەدەپەیە کورد بە فەلسەفەی فڵتەفڵت زانکۆی هەولێر ویستی دایخە مەسعود لەبەرەوەی فەلسەفەش مانە لە مناڵیەوە خەڵک خەریکی فەلسەفەیە لە مناڵیەوە بەقەدر عەقڵی خۆیان گۆشیانەکەن چکە فەلسەفە سەرەتایی بیرکردنەوەیە تۆ بایەخ بە فەلسەفە نادەی کەوا و تەواو دەست لەو میلەتە بشۆ باش ئەگەر باسی نووسەران خۆیان بکەین نووسینی نووسەرەکان نووسەرانی کورد مەبەستم بۆی ڕوونتر بێ تا چەند هۆکار بۆ بۆی دیاردە کۆمەڵایەتیەکان دیاردە کۆمەڵاتی ناشرینەکان کاڵ کرێتەوە هیچ دەست ئەمە ناکە ئیشی ئەدەب نییە مەبەستی نووسەران ئەو ڕۆڵیان نەبینێت چۆن ئیشی نووسەر هەموو کەس ئەسڵەن هەموو ناشرینەکان پێشان بدا علاقەی ئەدەب باز لە جوانی و فریشتە و لە ئەدەبە شتێک نییە فریشتە و شەیتان کەسێک دروست دەکەی لایف لە ژیان بچێت تۆشەزانی لە هەموو شوێنێکی ئەم دنیاە شتێکی سپی و شتێکی ڕەشە شتێکی خێرە و شتێکی شەڕە بەڵام بەو مانایەنێ بنەبڕ شەڕەوەیە هەمیشە لە ئەدەبە مەسەلەن دۆستۆفسکی کە باسی سۆنیاکە لە تاوان و سزا من کچەکەم ناوی سۆنیا بوو لە خۆشیەوەی کە ڕۆمانەکە بخوێندەوە لەبەرەوەی سۆنیا ڕاستە لەشی خۆی دەبرێت پێدەن گۆیلەی سپی لە ئەوروپا خۆ نابێ بڵێ سۆزانی و قەحپە و لەش فرۆشۆشتانە نییە ئەو تەرەسەیە چێتە لای ئەو پیاوە لەو جوان ئەگە پێت ناشرینە ئەی تۆ چی بێنێ وەک کەڵەگا لەبەرەوەی جاری وە لە ئەدەبە شتێک نییە ناوی خێر و شەڕ بەومانە دینیە با بڵێن بەومانە کللتوریە تەقلیدیە بەس هەنێ دیاردەی کۆمەڵایەتی هەن زۆر ناشرینن سەرەکان باسکردن نەنام باسی جوانی و ناشرین کراوەی کورد تو جارە بە زمانێکی جوان باس لە دیاردەیەکی کۆمەڵاتی ناشرین دەکەی من کێشم ئەوە نییە بێگومان دەبێت ئەدەبیان زمانێکی جوانی هەبێ خۆی جوانێک جوان با بڵێن ئستاتیکا کە تۆ دەڵێ ینی چێژ بەخش بێت تۆ جاری وە ڕۆمانە خوێنیتەوە شانۆ ئەبینی پڕە لە قێزەونی ئەو بەشە دڕندەیەی کە ئێمە لە مرۆڤ بە حیساب پێمان ناخۆشە هەیە لەبەرەوە بۆ من گرنگە ئەوە بزانین ئەگەر هۆشت لای من بێ ئەوە دەڵێم 2000 ئیشی ئەدەبێ ئەو سەحرەیە کە هەڵت واسێ بەخۆیەوە نەیەڵێ بەردنە بە سادەی ئەوەیە کە تۆ لە زەد بکەیت چێژ ببینی لە کاتێکا باسی جەنجی جیانی یەکەم و دۆم کراوە نەوەی نوێ ئێستا لە ئەڵمانیا و لە ئەوروپا باسی جەنجی جیانی یەکەم و دۆمەکەن بۆ ئەرشیفیاندایە قەزم ڕاوەستە ئەمەستانی باشوور ینی بۆی بەتایبەت بابەتەکەمان لەسەرەوەیە قەسم لەوەیە بە ئێمە شەواگرێتەوە تۆ باسی گریمان تۆش ئەنفالت پێ ناخۆشەوە نیە هەڵە بزان باشە ڕیوایەت نووسراوە من 20 ڕیوایە پەنجام دیوە
بەڵام یەک ڕیوایە هەیە بۆ سەرنجەم ڕابکێشێ. دوو لەبەرەوەی تۆ کە باسی تراژیدیا و وەک جەنابەت فەرمووت دیاردەی ناشرین گریمان بڵێن ئەو قسەیە وایە تۆ چۆن پێشکەشیەکەی ئەوە پرسیارە بۆ چۆن ئەو سەحرە لە منەکەی کە من ئەگەر لەو پاڵەوانە بنووسم کە پێم ناشرینە ئەوەی کە ڕاستیەکان نیشان بدرێ مەسەڵ ڕاستی کۆمەڵگای تۆ چۆنە نەگەوت و بە زمانێکی بڕوا دەکەم هەر نووسەرێکە خراپیش بێ لای من و تۆ باسی ئەو شتانێ بایشتی جوانی و ناشرینی کردووە بەڵام ئیشی ئەدەب نییە چارە سەردابنێەوەیە ئەدەب سەحرێکی هەیە وەک ئەو دەرزی و دەرمانەیە کە ئەمڕۆ لێت دەدرێ بەڵام ڕەنگە دو سێ مانجیت کە یا ساڵێک کە کاریگەریە بێ لەسەر جانت لەبەرەوەی ئیشی ئەدەبەوەیە مثل قسەی کۆڵن نووسنی شەستەکان کابرایەکی نووسەر و ناسرااو بنەوەی منە خوێنەوە ئەڵێ ئەوەی ڕۆمانی ئینگلیزی یا ڕۆمان مەگشتی کردی نەفرۆید نەداروی نەمارکس نەیانتوانیوە بیکەن واتە سەحری خوێندنەوەی ئەدەب دەتکا بە بوونەوەرێکی تکە بۆ نمونە لای پێشەوە فێری ئەوە کە پرسیار و گومان بکەیت لە کۆمەڵگا یعنی ئەدەبە پرسیار و گومان نێڵێتەوە خۆی مشکلی سیاست و ئاین چییە تەلاقدانی خۆی بە پیرۆزەکە تەلاقدانی پرسیار و گومانە کە پرسیار و گومان نەکەیت تۆ ناتوانانی هەنگاوێک بەرەو پێشۆ بچی من یەکێک بووم لەو کەسانی ئەدەب قازانجی پێگەنم کە بۆ خوڕافاتی ناو سیاست و ئاین بۆ هەتایە تەلاق بدرێت لە ژیانی من و ئەدەبە و کارێ بە من کرد و من دڵنیام بە هەزاران کەسیت کەش وای بەسەراتوە لەبەرەوەی تۆ کە ئەدەب خوێنی فکر خوێنی بیر ئەەکەیتەوە واتە عەقڵەکی ڕەخنەگرانت دەبێ ئەوەی جەنابەت دەڵی دیاردە کاڵبوونەوەیە ئەمن شتێکەڵێم دەربارەی ناشرینی کۆمەلگا وەک جەنابەت فەرمووت بە زۆرێک پێشکەشیەکەم کە تۆ بەڕاستی حەز نەکەی چیتر لەو بەشە لە بچی حەز نەکەی ئەو کارە بکەی من باسی سۆنیام کرد کە دەبێ بچێتە بازاڕی خۆفرۆشی با بڵێن یا چێژ بەخشین بە خەڵکی بەڵام باوکی مەرمیلادۆف بەتمەستە خواتەوە ئاگای لە مناڵەکانی نییە دەی باشە ئەو کابرایە لای من پیرۆزە سۆنیا وەکو ڕاستکۆلینکۆف کە عاشقیتی ئەڵێ من کوڕنۆشە بم بۆ تۆ نار سۆنیا هەرچی ئازاری مرۆڤایەتی لە تۆدایە چکە وەگەر نەچێتە بازاڕی ناو پیاوەکان نان نییە بیخۆن لە ماڵێ بۆشە ئەمە چەند ناخۆشە بەس ئەمەی دەرسێکە بە تۆ ئەڵێ لە دۆخێکی وا ناشرین ئافرەتێکەیە لە بارێکی کۆمەڵایەتی ئابووری ئەبێ بە ئەچێتە بازار خۆی پێشکەش بە خەڵکی بکات کە ئەمڕۆکە پێ دەوترێت کۆیلێ سپیب ئەزانی ژمارەی بە ملیۆنە هەیە ئەزانیم لە ڕۆژ ئاواش خەریکە پارەی ئەوەی کە پێ دەڵێن لە شفرۆشی بەداخەومە حەز ناکەم وا بڵێم چکە لە شکڕ و لە شفرۆش یەک کەسن هەرچیەکەی خەریکە لە پارەی قازانجی چەک زیاترەوێ حەزەکەم زان ینی ئەمە چەک فرۆشی لەوانیە قازانجەکەی بەڵام خەریک ئەوانەیە و ژنانەی لە بازاڕن خەریکە زۆرترە بێ لە ئاستی دنیا ئەمە ئامارە ئاگادار بێ وا باشە نووسەر قسەکانی خۆی تەنان لە ڕێگەی کتێبەکانیەوە پیکامە بۆ لە ناو کتێبەکانی باسی ڕێیەکانی خۆی پێ خۆت کۆڕ و سیمیناریش گرنگن بۆی ئەو شتانێک کە دەیان لێ ڕوونتر بیان لێ بچێتە ناو خەڵک لە هەموو دنیا دەبێت تۆ ئەگەر نووسەر بێت لە کتێبە گریمان زبانێک کە بەکاردێنی کە دەکرێت کەمێک خۆشمەندی و زەوق بدێ وەکوتم لە مناڵیەوە فێرکرابی عاشقە چیرۆک و ئەدەبیات و ڕسم و هونەر و مۆسیقا بیت مەسەلەن لە فینلەندا بۆ وڵاتش پێشکەوتۆ لە پەروەردە لەبەرەوەی باغ بە هونەر و وەرزشەدا زۆر کە ئێستا لە ئیمتیحانە با بڵێن لە تاقیکردنەوەی ئینتەرناسیۆنال لە پێشەوەیە لەبەرەوەی باغ بەوە دەدا کە مناڵەکانە بێ شاد بن بەڵام ئەوەی من لە ئەدەب تێگەیشتم وەکو تازە گوتم زهنێکی ڕەخنەگرانە لا دروستەکاوەی تۆ مەبەستە یعنی کە تۆ دەڵی دیاردەی ناشرین کۆمەڵناز بە جۆرێگەی بینێ دەروون ناز بە جۆرێگەی بینێ کابرای دادگا بە جۆرێگەی بینێ کابرای مەلا بە جۆرێگەی بینێ بەس ئیشی ئەدیبەوەیە لە سەری ئەوە وەکو کۆبەندێک مرۆڤ ببینێ کە قابلی جوانی و ناشرینە بەیەکەوە و هەمیشە دادگایی کەس ناکە بڵێ بێ ئەخلاق ئیشی ئەدەب نییە باسی ئەخلاق بکە بڵێ ئەمە ئەخلاقمەندیە ڕەوشمەندی ئەمە بێڕەوشتیە بەڵکو واد لەیەکە گومانکەی لە مرۆڤ لە خۆی لە شتەکانی کە تۆ بە خراپی ئەزانی بە دیوە مرۆڤ پەروەریەکە تۆ شەرم لە خۆت دەگەی کە مرۆڤی ئەسڵەن لە ئێستادا ئەدەبیات لە بەرامبەر سیاست لاوازە بێگومان سیاست زبانێکی زۆر سادەیە قسە لەگە عەقڵێکی سادە ئەکا و باسی دروشمی درۆی زۆرە و فریودەرە چەواشەکەرە
وە گاڵتە بە عەقڵی خەڵکی دەکا و لە کۆمەلگایەکیش کە خوێندنەوە و بیرکردنەوەیتیانە زۆر ئاساییە ئەمەی کە لە غەربیش هەبوو ساڵانێکی زۆر پێی دەوترێت گاڕانی مێگەلگەرایی ئەمە وا دەبێتەوە تۆ دەزانی لە سیاسەتی شەرقیسی پێ دەوترێت دەڵێ شوانەشی باش نەبوو سەرۆک لە ئەوروپا لە کاپتنەشی باش نەبوو چکەوان زەریایەنێ زۆر لەبەرەوەی کاپتنەوەی بتگەینی بە سەلامەتی بۆ بەندەرەکە نەخنشین بەڵام لێرە دەوترێت شوان خۆی خودی ئەوەی کە ئێمە لە ڕۆژهەڵات دەڵێن شوان ڕێگوە کوای ئێمە مەڕووماڵات و بزن بین بەڕاست وا مامەڵامانەکەن سیاسیەکان بەڵام سیاست هەمیشە لە هەموو ئاستی دنیاشدا جێگای گومانە بەڵام سیاست ئەمڕۆکە لە غەرب مراقەبە دەکرێت دادگایی کرێت بەڵام بۆ من سیاست باز لە هەر شوێنێکی دنیا بێ جێگای گومانە لە ڕووی مۆراڵەوە لە ڕووی ڕەوشتەوە چکە پتر بەرژەوەندی لێ ئەخڕێ بە تایبەتی بەرژەوەندی ئابووری لەبەروی حتا دیکتاتۆرەکان دڵداریان کردو لەگەڵ خەسانێک لە ڕۆژئاواش بەڵام لە ڕۆژئاوا نابێ گوناحەکانی ڕۆژهەڵات بخێنە سەر مەغۆلەکان و ئیسرائیل و ئەوروپا لەبەروی لە دوایەوە ئیمپریالیزم یا ئینگلیز و فرەنس و ئیتالیا ئێرە بەجێ دەڵێن خەڵکەکان خۆیان نەخۆن تۆچی لە شیعە و سونەکە 1400 ساڵە دژمی یەک چ پەیوەندی بە ئەمریکا و ئیسرائیلەوەیە بێرنار لویسی نووسەر کە هەمووی شەکان لەسەر ڕۆژهەڵات دەڵێ خۆت چی بوویت یەکوتەوتن ناسیۆنالیستم ئەگەر ئێوە بڕۆن دنیا شامی شەریفە ئەوەتە شام کاول بووە چۆن شامێکی شەریفە چما لە سەردەمی ئەمەویەکانیشی سراحەتیان نەبووە پرسیارەوەی تۆ بۆچی دادگایی خۆت ناکەی ئەمە ئەو عەقڵە پۆخڵەیە کە سیاسەتێتی بۆیە قەسابخانە دروست دەکات بەڵێ سیاسەت چونکە هێز و تەوانا و دەستەڵاتە و بە زۆرەی سەپێنێ و یاریکەرێکە و ماسکدارێکە دەمامکدارێکە و خەڵکە چی دەستکەوتووە کە عەقڵی تەلاق داوە یا وەکووتم پەروەردەیەک نییە ئینسان بیر بکاتەوە لەبەرەوە زۆر ئاسانە زۆر ئاسانترە سیاسی یاری بکە بە عەقڵی خەڵکی بەڵام من ئەدیبێک ناناسم ئەو بەو ڕادەیە بە ئەدیب هەیە دەربار پیاوی دەستەڵاتە ژنی دەستەڵاتە یا بەڵم ینی باشە کاک شێرزاد من با پرسیارەوەت لێ بکەم ئێستا کە بە قسەی تۆ بێ دەبێت لە بەرامبەر سیاسەتدا لاوازە خەتای نووسەرەکان خۆیان نییە باشە بەشی زۆر نووسەرەکان کە بوون بە حزبی یاخود بە پارە کڕدرانەوە لەلایەن حزبە دەسەڵاتدارەکانەوە یاخود زوو بڕیاریان لەوەداکەوە ببن بەلایەنگری ئۆپۆزیسیۆن ئەمە خەتای نووسەرەکان خۆیان نییە بێگومان ئەگەر تۆ هۆشمەند بیت و ڕەوشتت هەبی مۆراڵت هەبی و ئیشی ڕۆشنبیر یا نیمچە خوێندەوار ڕۆشنبیر گومانمێ لە ئێمامان بێ بەو مانەقوڵی لە ڕۆژاوایە بەڵام ئاتەن جەنگاوەرێکی ڕۆشناییە و ڕۆژەبیرێک بە سادەترین پێناسەوەیە کە زبان حاڵی چەوسا و ستەمدیدەکان بێ اینجا منداڵە ژنە پاڵەیە سەپانە جۆتیارە قوتابیە چێ چەوسایەوە چێ ستەمی لێکرا ئیشی ئەوە هەڵداتێ و بە دەنگەشی دلێر ئیتر مێ بێ یا نێر بێ ئەبێت دیفاع بک بەرگری بەڵام ئەوەی تۆ دەڵێ ئەگەر پیا و ژنی دەربار بێ دەربارێنی خزمەتکاری دەستەڵات بێ تەبەن هەموو کەس حەزەکات دەوڵەمەند بێ حەزەکات پارەدار بێ حەزەکات ناودار بێ دەستەڵاتداریش دوو چەکیەیە کە ڕۆشنبیر یا ئەدیب نیەتی ئەدیبی عادی ئەڵێم ئەدیبی ئاسایی ئەو دوو چەکیەیە هەموو جار وتومە 100 جارە بێڵێم لە ڕاپەڕینەوە دوو چەکیە یەکیان لە بانک سەرفیەکە کە پارەیە یەکیان چەکێکە تەقەی پێیەکە تۆ چۆن ئەتوانی بڵێ سیاست بەرامبەر ئەدیب چیەکە کابرای ڕۆشنبیر کابرای نیگارچێش کابرای مۆسیقاژن یا خانمی مۆسیقاژن خانمی لە بواری هونەرەوە دەبیژەکە قەڵەم و کاغەز زیاترین یاگادار بە ئەو ئەمێرێک پێەیە ئەویت کە کۆمەڵێ پاستی لە چوام ڕەنجی هەیە بۆ زەیتی لایە تۆ چۆن ئەتوانی ئەم شەڕە بڵێ ئایا خەتای ئەدیبەکانە خودی ئەدیبەکان ئەگەر خەڵکی گەلێک باشش بن سامان و دارەیەکی ئەوتیان نییە با بڵێن فریوی کۆمەلگا بن پێی تۆ زانین لە سەرەتای ڕاپەڕینەوە جەنابەت قسەشی جوانت کرد یەکا کە ئەدیب کابرایەکی دەسڕۆشتو لە ناوە دوو حیزبە گوتێتی مەسەلەن فلانکە زۆر ژیرە تەسلیم نابێت گوتێتی هێشتا نرخی خۆیمان نەداوەت لە تۆب لە سەرەوەی و کابرای قسەی لەگەم تاقەتم نییە ناوی بێنم چکە لە ڕێی باو و باپیرانی بۆتە گەیشتۆتەوە هیچ فامێکی نییە لەسەر سیاست ئەسڵەن بڕواناکەم بە قەت تەمەنی خۆی کتێبی خوێنبێتەوە لەسەر سیاست
لەبەرەوەی ئەتۆ ئەگەر بەراورد دەکەی بەم چەشنە ئایا ئەدەب زەعیفترە تەبعەن زەعیفترە نەک لەبەرەوەی یەکەم کللتوری خوێندنەوە نییە تا بیرکاتەوە ئەو بۆ 100 کەسێک 1000 کەسێک ئەنووسێ بەڵام ئەوی سیاسی هەموو کەس ڕووی تێدەکا خۆ کابراایە کە ئەوانەی سیاسین بە جۆرێک دەتوانی بڵێ زبانێکی زۆر سادە ئینشا دروشمی درۆ جارێ لە ڕۆژهەڵات حەزەکەم زانین دوای ئیمپریا ئەوروپا ئەڕوا وڵاتانی ئەوروپا گوایە ناسیۆنالیزم نەتەوە پەرستە و وڵاتی خۆیە دەڕازێنێتەوە تۆ تەماشاکە هەر لە ناو کوردستان لە 63ەوە یەکێتی و باردی شەڕیان کردو تا ئێستا ئاش نەبوونێتەوە ئاش نەبوونێتەوە ئاگادار بە وە زۆنی سەرد و سەز لەسەر سەرمایە گوزاری ڕێکەوتون ئاخر کۆبوونەوەیان علاقەی بە نەوت و تاڵانکاریەوەیە لەبەرەوەی دەبێ ئەوە بزانین کە ئەدیب یان نووسەر یان نیگارچێش یا خەڵک ئامێرێکی پێە شتێکە ناتوانێت خەڵکی پێ هەڵبخەڵەتێنێ بەس ئەو چەک و دەستەڵات و پارە و سامان و داراییەیە تابان ئەگەر خەڵکێک لە منداڵیەوە هەژار بوو بێ نەدیتە وەکو من بێ کە گیانێکی کولە مەرجی ژیاوە دەکرێت ئیتر تحمل ناکات جاری واسێتە ژێر فریدە ئەزانی لە بایۆمەتریەک لەو توێژانەی کە زۆر خراپ بوو 3-4 مەعاشێ بوو زەلامێکە نازم زۆر ناودارە لە هونەر و ئەدەبە 13 مەعاشەیە واتە ئێمە لە هەموو کەس خەراتر بووین کەواتە علاقەی نییە لە بەرۆی تۆ کتێبی قەبە دەخوێنی تۆ ئیتر ئەخلاقت هەبێ هیچ پەیوەندی بەوە نییە واتە ئێمە ئەوەی کە تۆ بە ناوی ئینتلێکچوال یان ڕۆشنبیری دەنەزانی یا نووسەر یا ئەدیب وا بزانی فریشتەیەکی عەجیب و غەریبی دەبێت لێ دەرچێوانە وەکو هەر کەسێک کە فریوەخوا بەڵام ئایا لە ڕۆژاوا ژوا بووە بەڵێ بەڵام ئێستا جەنگاوەرانی ڕۆشنایی جەنگاوەریانی ئازادی لە ئەوروپا زۆرترن بەڵێ زۆرترن لەبەرەوەی کەڵچەرێک لە یۆنانەوە هەیە ئاگادار بە ئێمە هەمووی 100 ساڵ لە مەکتەب هاتووە ئەم وڵاتە ئاگادار بە هاتنی ئۆتۆمبیل و پرد و مەکتەب بێکەواتوە چۆنەتە بەراوردێکی کەگەل لە یۆنانەوە باسەکەین 3000 ساڵ پترە واتە فەرهەنگێکەیە بۆچی ڕابوونەوەی ناوی نەهزەیە لە چێوە دەست پێ دەکا بە قەرزکردن لە فەلسەفەی یۆنانی بە عەقڵێکی تازە سەرەتا لە نیگار چێشانەوە دەست پێ دەکا ئاگادار بە گۆڕانیەکە لە ئیتاڵیاوە باشە کاک شێرزاد پرسیارەوە بکەم وێنەی ژن لەناو ئەدەبیاتی کوردیدا تۆ خۆت چۆن دەبینیت مەسەلەن تاوەکو ئێستا ژن کوشتن بەردەوامە لە هەرێمی کوردستان وێنەی ژن وەکو خۆی نێشاندراوە یان ئەو وێنەیە کە بەڕاستی بە کەڵکی ئەوە بێت بەیانی پێی بڵێ ئەمە ئەدەبە کە باسی ژن دەکاتن ئەم هەم دەوێت پەیامێک بگێنێ و هەمیش لایەنە ئەدەبیەکەی فەرامۆژ نەکردووە بە جۆرێکی دیکە زۆر جار گەیاندنی پەیام و کێشەیە دروست ناکات لەناو ئەدەبیاتە تۆ خەمی ئەوەتە پەیامەکەت بگەێنەوە تەواو یەکسەر بڕۆی خۆی یەک پەیام هەیە بەس ئەدیب ناتوانێت ببێ بەو کارەکتەرێک کە یاسا دادەنێ ئەوەی جەنابەت دەیڵێ ئەگەر گرفتی ژن با بڵێن شەرەف بڵێ خەتە نەکردن بڵێ بە زۆر بە شودان هەیە لە کوردستان تا ئێستاش گەورە بە بچووکەیە چزانم ئەنو ئەشکار جۆرە هەستەم هەیە ئەدیب یان نووسەر ڕەنگە ئاوڕی لێ بداتەوە بەڵام ئەگەر بێت و نەبوو بە یاسا لە وڵاتان مەسەلەن قەنارەکە لە ئەبرێ ئەدیب ڕۆڵی هەبووە لەوە نی قەنارەکە لە ئەبرێ خراپە قەنارە مەسەلەن یەک لەوانە ئەلبێر کامۆ کاری هەبووە فرەنسیە ئەلبێر کامۆ ئەرچۆنی دەگوترێ ئێمە پێدەن ئەلبێرت کامۆ ئەلبێرت وەلا ئەسڵ گرنگ نییە وا فێر بە ڕەنگە فرەنسیەکە بە جۆریشکە بە ئینگلیزەکەش تۆزێک گۆڕ بۆ من ئەوە گرنگە ئەوەی تۆ دەڵێ وابزانی ئەدەب ئەو سەحرەی هەیە کە واکە خەڵک دەست لە ژن کوشتن هەڵگری ڕەنگە بە بارە هیومانیستیەکە من مەسەلەن کاتی خۆی کە سۆفی ویمە کە بیرکردنەوەم زۆر ترسناک بۆ ژنە لەم ئەگەر بیرکردنەوە خوێندنەوە نەبایە ڕوانم نوێ دەگەڕە بۆ ژن کە ئینسانەوەکو من تەسیری هەیە بێگومان کاریگەری هەیە بەڵام تۆ وێنەی ژن دیسانەوە ئاماری دەوێت دیسانەوە سەرچی ئەوێ گەڕانی دەوێت و دەبێ ئێمە ئاگامان لە ئەدەبی کوردی بێ کەسێک بێ بەحسکە وێنێ ژن دکتۆرای ماستەرەکە لەسەری بەڵام بەڕای من ئەوەی من بینیومە وێنێ ژن مەرز نییە چکە زۆر جار باسی ژن کرایە بەس ئەدەبێک بووە ئەدەبەکی یعنی لاواز بووە منی سەرسام نەکردووە هەر کەسێک باسی ستەمدیدەی ژنی کرد مانایوە نییە من دەبێ باسی ئەوەش بکەم ئەوەش تاوەکەم یەکشت بەدام بۆ واریە
دۆستا فلۆبێر کە باسی مەدامەوە ئەو کات گوتیان چۆن ژنی فرەنسیەوە نەبێ ڕەوشدا بەڵام ئەوی چی نەکرد بوو 4 پیاو دڵداری لەگەڵەکەن دوای خۆی کوژە پیاوەکان بە حسابی مەدام بۆڤاری هیچیان پیاو نەبوون بە مانای ئینسانی نابوت بۆ نمونە دەیان چیرۆکی وا هەیە کە دەبێ بە مایەی ینی ئەو کات کە باسی مەدام سەرڕیوایکە بخوێنیتەوە زانی مەلازادە نووسیوێتی هیچ شتێکی عەجیب و غەریبیتیانە هیچ شتێکی عەجیب و غەریبیتیانە نووسەرانی پیاو خۆیان بەشێکی زۆریان کە باز لە بۆرمە لە جوانی ژن دەکەن بازەوە دەکەن هیچ ڕوانەکە نووسەرێکی پیاو هەبێ بڵێم لەگەڵەوەدام ژن ئازار بەدرێ هیچ نووسەرێکی پیاو نییە بڵێ لەگەڵ ژن کوشتنم کەسی زۆر جاخۆیان ژنە نووسەرەکان بریندار دەکەن ینی ژنی نووسەر ناوێرێت بێتە ناو دنیای ئەدەبیات ترسێکی زۆر زۆر هەیە بە تایبەتی لایەنی من ئەدەبیات باسی دەکەم و کوردستانی باشوور ئەو ترسا بۆ ژنی نووسەر پیاوەکان دروستیان کرد تو باسی ئەوم بۆ بکە ناوە شتێکی زۆر دیسانەوە تۆ باس شتێکێکی من نەگەڕاوم بەس وەکو تۆ ئەیبیستم و خەڵکیشم دیە بۆتە قوربانی بەڵام 2000 ئەم ژنە نووسەرە لە کەڵچەرێگەژی کە نووسین بۆتە فعلێکی کردەیەکی پیاوانە وەکو ڤیرجینیا وڵف ئەوەی ژوورێک بۆ خۆی هی خۆی ئەڵێ ژن هەرموو بەق و ژووری پێخەفی ژووری نووسنیە هی ئەوە بەتایبەتی قسە لە سەموو بەقی جەگا ئەڵێ مەسەر شەکسبیر خوشکەکەی دەبایە لەموو بەق بێ بەڵام شەکسبیر ژووری خۆیە واتە پیاو کتێبخانەیە بۆ پیاو لە ماڵ هەموو شوێنێک بە ئاودەستی شۆی خۆیەتی ئەمان خۆیان پێیان وایان ئەوانە شتێکەڵەن کە دەڵێ ئێمە پەیاممان هەیە بۆ ئەو کەسانێک کە هەمیشە دەڵێن دژی ژن کوشتنین هەمیشە بانکەشەیەوە دەکەن ئەوان لەگەڵ جوانیدان بانکەشەی جوانی دەکەن بانکەشەیەوە دەکەن کەواژن پڕە لە ئستاتیکا کەچی ئەگەر وا بمانی بەشی زۆری خۆت باشتر نەزانی پیاو نووسەرەکان بۆ سایکۆلۆژیایی ژەرمەوە ئەگەر هەمومان لەو کۆمەلگا خنچێنراوە سەرکوتکەرە و حەڵاڵ و حرام نقمی کردووی و بە من حیزبی ئیسلامیە ناسم لە کوردستان دەڵێ دەبێ باخچەی ساوانیش جیاکرێتەوە لە کاتێکا لە میوە چنینەوە مرۆڤایەتی کە میوەی چنیوە وەکەر ئاژەڵێک بە دوای جاندارێک بە دوای قوتی خۆی گەڕاوە بۆ نمونە لە قۆناغی ڕاوشکاری لە قۆناغی شوانکارەی لە هەموو قۆناغەکان هەتا دەگە بە کشت و کاڵ کە هەزاران ساڵی خایاندووە قەت کەس نەیگوت تۆ ژن و پیا بە جیا بێ هەر بەیەکەوە ئیشیان کردووە بەس لە سەدەی 21 کۆمەڵێک کەس دێن نەخشێکی زۆر نازداریان هێناوە ئەڵێ ئیستراحەت دەکەین ئەگەر ژن و پیا یەکتر نەبینێ تۆ باسی لەوە دەکەیت لە ناو کۆمەلگای ئەدی نووسەرەکەش هەروای بەسەراتوە واتە نووسەرەکە تاڵاوی ئەو جیاکاری کردووە کە ئەویت کە لە زیندانێکە خۆشی لە زیندانێکی تکێ بە دیدگام من لەبەرەوەی نووسەرەکە و سایکۆلۆژی یارمەتیماندا لەسەر قسەیت و چۆن ئەتۆ لە منداڵی لە 10 ساڵی یەکەم کە گەورە ئەبی هەموو دەروون ناسەکان ئەڵێ هەموو تەمەن دەبێ ببەخشی تا دەگۆڕێ من کابرایەکم تۆوازانی ئاشتی خوازم لە حەزاتمێ دەڕندەم چکە لە شوێنە گەورە بووم پڕبوو لە توندوتیژی دەکرێت من ئەسان یەکەم کەسمم خۆم دادگایی بکەم و من خوشە بیرم بەحەزم لە باش تێ بوو خوشکەم دەرێنا لە مەکتەب ئەو 12 بووم عمریەش بوو بەڵام دوایێتر کە گەورا بم باوکە ڕۆ دایکە ڕۆ لەبەرەوەی تۆ کە لە ژینگەیەک ئەژی بەم چەشنا ناتوانی وابزانێ دیسانە وەکو مەسەلەی گەندەڵیەکەی جەنابەت دەڵێ خۆفرۆشتێکی جەناب کە ئەدیبەکان بۆچی چوونە پاڵ حیزب و دەستەڵات و هێز و تەوانە چون پێویستی پێیەتی چکە بێ بەش بۆ لە گەنجی و لە مناڵی دەی لە باری سۆزداری و لە قەزەی ژن بۆ نووسەرانی پیا و ژنەکانیش تەنان بانکەشەی شتێکەکەن کە خۆیان باوەڕیان پێ نییە من تەنها دەبێت لەو خاڵە قسە لەبەرەوەی بۆ بانکەشەی شتێکێکی کە بڵێ من کاکە من باوەڕم بەوە نییە بۆ دەڵێ من باوەڕم بەوە نییە کە ژن بکوژێت و کەچی خۆشت خوشکێکی خۆ دەژورۆ کردێکی خۆ دەژورۆ کرد 100% ڕەنگە ڕاست بکە لە دڵەوە ئاڵێ کە بڕوای پێێتی بەڵام لە سروشی شخصی تازە پێم وتی ناتوانێت خۆی چاکە لەبەرەوەی ئەتۆ ئیشی دەوێت بۆیە ترسناکترینشن قۆناغی مناڵیە قۆناغی مناڵی چۆنت هێنا لە باری دەرونیەوە لە تۆیان ئەوەی پێی دەوترێ نائاگاهی یان نەست ئەوەی عەرەبەڵێ لا شعور العقل الباطن شخصیەتی تۆ ئەو بەشە شاراوەیە کە لە مناڵیەوە دروست بووە ئەو شتانەی تر دەمامکدارە ماسکدارە واتە تۆی نووسەر منی نووسەر ئەویت کە دەکرێت 101 دەمامک بگۆڕێ و بڕوای بەوەیە کە چار نییە وا بکات ئەویش من دیسانەوە پێتەڵێمەوە ناتوانی لە بەرەوەی کابرا کتێب خوێن بوو لە بەرەوەی ئەدیب بوو وا بزانی
بوونەوەرشکە لێ دەوست دروست بووە کە باڵ بگرێ بە ئاسمانە بفڕێ یاخود ئەوی ئازادی خواردواتین با باسی شتێکی دیکە بکەم ئەدەبیات زۆر جاری وا هەیە دەتوانێت ڕووداوە زۆر ناشرینەکان کارە ساتەکانیش بە زمانێکی جوان بجێڕێتەوە بۆ نمەجاری بە بابەتی دەستدرێژیە کەچی نووسەرەکەونە بە جوانی باسی دەکاتن تو حەز لە چیرۆکەکەی دەکەی یا خۆت حەز لە نووسینەکەی دەکەی باسی ئەوم بۆ بکە من بێتم گوت ینی بەشێک لە فەلسفەی جوان مەسەلەن لە هەموو ئەدەب و هونەر یەک لەو ئیشانەیە کە ئەوەی گوت ئیستاتیکا ڕەنگە بۆ شەخصی مرۆڤ بەکار نەیە بەڵام بۆ فکری بۆ ئەدەب و هونەر زۆر بەکاردێ چونکە تۆ دوزار گرنگە بۆ تۆ بەو زمانە کام شتی ناشرینە و دوایە دەبێت سەحرێکم لێ بکەی بیخوێنمەوە خۆ خەڵک سەیری پۆرنۆش دەکا شادومانە یا بێتاقەت دەبێت یا دەوێت لاسایی کاتەوە بەڵام پرسێ پۆرنۆ ناتوانێت بڵێ ئیستاتیکایەتیا جوانکاری پۆرنۆ شتێکە وروژێنەرە وەسەلام دەیەوێت بازاڕیشە ینی ڕێک بازاڕە دەیەوێت کڕیاری هەبێ کاری پێێتی بەڵام ئەوەی تۆ دەڵێ خۆی ئیشی ئەدەبەوە ئەو سەحرەیە ئەو جوانکاریەیە یا ئەو جوان پەرستیەیە کەەوەی ناوت ناستاتیکە زووتر لەبەرەوەی هەر دەبێ خۆ تۆ ناچی بەز بەڵام لە هەمان کات وەکو جێمز جۆی دەڵێ ئەڵێ من ناتوانم بنووسم بە بێوێ شعوری خەڵکی بریندار نەکەم چکە بە جۆرێک تۆ ئەو شتەی پێت ناشرینە تۆ کردوتە ئەیدەمەوە بە خۆت بۆیە لێیاندا لەسەر کەسانی کۆمەڵە چیرۆکەشی ناوی خەڵکانی دەبڵن تێهێڵدرا چکە کارەکتەرەکان دەناسرانەوە لە دەبڵن لێدانی خوارد ئەدی پێ کوژراوە نەزی محەممەد چەقۆنی لە ئیسلامەتون ڕێوەکان چەقۆی لێدەن بۆ چکە لە منداڵانی منداڵانی گەڕەکی ئێمە ڕموزەکان ئادەمی تایە خوایەتایە لە بەرەوەی ئیسلامیەکان گوتیان ئەمە سوکایەتیە لەبەرەی کابرا دەرچی فەلسفەیە دەیە باس لە ناشرینیەکانی پیاو بکە بەس دەیەنێ ڕموزی دینیش دێنێ بەڵام لێ قوبوڵ ناکرێت بۆ چکە شتێکەیە لەو ئاینەدا پیرۆزە نابێت دەستی بۆ بەری تۆ دەمەژاکە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست بە ئەدیب و هونەرمەند و نووسەرەوە یان لە تاراوگەیە یا کوژراوە یا لە ماڵی خامۆش دانیشتووە یا تڕۆ کراوە یعنی ناتوانێت ئازاد بێ بۆ چکە دائیمەن بیرکەوە سانسۆر هەیە ئەو سانسۆرە بەداخەوە من وەڵامی پرسیارەکەی تۆمەشدا نەداوەتەوە بەزم هەر ئیشی ئەدەوە بەس چەند شعری غەمجینیت خوێندوەتەوە زۆر چەند شتی تراژیکت خوێندوەتەوە خۆی ئەدەب پانتایی هەرە گەورەکەی تراژیکە مەرگە ساتە بەس مەساد نییە مەرگە ساتە بە زمانێکی جوان تابان نەخۆتۆ خۆ ئیشی ئەدەبەوەیە ئەو سەحرە بکات لە تۆ هەڵدواسێ بەخۆیەوە کە تۆ شتێک پێت ناشرینەکار باش ئەمە وا لێ ناکە ئیتر هەموو شتێک لە ئاسایی بێتەوە مەسەڵەن نەخێر ئەمە دوشتی جیاوازە ئەمە بڕۆنکەوە نانا تۆ ناچار دەبی تازە گوتم ئەو ناوی دەنێ شتێک لە ژیان دەچێ شتێک لە ژیان بچێت چییە یعنی شتێکە شەڕ و خێری تیادا بەمانە تەقلیدیەکە وە جوانی و ناشرینی تایە بەڵام سەحری زبانی ئەدەب خوازەیەکە ئیستیعارەیەکە لە زبانێکی دەوترێت لە کۆندا هەموو کەس شاعیر بووە بەڵام کە تەکنۆلۆژیا دێ زبانێک دێ زبانی ئەرک و ژیانی ڕۆژانە و بازاڕیە خۆ تۆ باز دەکرێت کە من باسی بازار ڕەکەم بەمانەیەش ناشرینە بەس شتێکە کردەی شتێکە ڕۆژانە دەکرێت لە بینی ئێمە هیچ سەحرێشتیانی قسەی عادیە بەڵام خودی بە قەسەکردن لەسەر بازار هەرە بێ بە زمانێک بێ سەحرم لێ بکە ئەو بازارڕە بە جۆرێککە ببینم دانی نیگای منوێ هەموو عالم لە بازار قسە دەکە ورتە و قسەیە و قسەیەکە هیچ سەحرێشتیانە بەڵکو مامەڵێکی ڕۆژانێ بەڵام ئەگە ئەدیبێک بێ بێ باسی قاڕی بازارڕێ بکە باسی نازانم ئەو شێخەڵا بکە باز ئەبێ بە شێوەیەک بیکە سەحر لە من بکە بەزە و سەحری زبانی ئەدەبیژێ ئەو بەشەیە کە پێی دەوترێت زبانی زۆر زیاد دەستە بژێر لە ڕاستی داوا نییە ئەدەبی ڕاقیە من زۆربەی کات نیمچە گەنج بوویمە سادەش بوویمە زۆر باش لەو ئەدەبەی ئیتالیا و ئیفرەنسا گەیشتوم لە بەرەوەی سەحری لە من کردووە کە هەڵمە بۆچی چمە حەقایەتی کۆنی جوانە بوو ننکم حەقایەتی لۆ دەکردم بۆ یا بۆ سلێمانم بۆ دەکردم مش گرفت نییە بەڕاستی سەرسامیە کردم من وەکو مارکیزە لە گابریێل گارسیا مارکیز ئەڵێ من قەرزاری ننکەم وەڵێ هیچ شتێکم نییە بەس ئەو سەحرەی ننکم لە منیە کرد کە بە زبانێک بە شێوازێک هەڵێواسم بەخۆی حەزمە کرد بەیانی شەو بێتەوە
کە من جۆ لە نەنکم بگرم بۆیە کتێبەکەی هەیە من ژیان بۆی بژێڕمەوە شەهرەزاد وە خانمێک بۆی شەهرەیار نەکوژی 1000 ژنیان کوشتووە کابرای پاشای شارەیار 1000 ژن نەکوژێ ئەڵێ دەماخسزن یا چییە باسی ستەمیشە ئەوەی بە تو باست کرد ستەم شارەزاد کە دەجێڕێتەوە دەبێ بڵین 1001 شەو بخوێنیت سەحرێکە مناڵ و گەنج و پیر و ڕۆژاوا ئەدیبەکانیان زۆربەی ئەڵێ قەرزاری 1001 شەوین حەزەکەم زانی باش ئێمە باسی دیاردە کۆمەڵاتیەکانمان کرد زۆر زاری وە هێژنانی نووسەر کاتێک دیانەوێ بەرامبەر دیاردە کۆمەڵاتیەکان بۆستنەوە و ڕەتیکەنەوە زمانێک ئیرۆتیکی بەکاردێنن زمانە ژن یا پیاو نووسەرانی ژن زمانە ئیرۆتیەکە زاڵ بوونێکە بە حساب بەسەر دیاردە کۆمەڵاتە ناشرینەکان زۆر جاری وایە ئەم زمانە ئیرۆتیکی لایەن ئەدەبیەکەی فەرامۆش دەکەن تۆ بەڕای تۆ مەرجەیتر هەر زمانێکی ئیرۆتیکی تر کە لێرە بانکەشی ئەوە دەکەن ژنێکی بەجور ئەتو یاخی ئەوانە بەڵام لەو دی و ئالان ئەدەبیەکەیشی گرنگ نییە بێگومان چۆن ناتوانێت بە ئەوە دەبێت بە پۆرنۆ ئیرۆتیکات جوانەکەی لەوەدایە دەبێت ئیرۆتیکا سێکس نییە ئاگادار بە سێکسی ڕوود شتێک بێ وەکو تازە ژێنەر بێ و بەس دەغدەغەی ئەو هەستە شاراوە و یا سەرکوتکەری من بدا کە بەمانایەک هیلاکم کا بۆی شەهوانی تر بم یا هەوەس بازتر بم کە دەکرێتەوە بڵێ ئیرۆتیکا لە بنەڕەتدا ئیشی ئەوەیە ڕێک باسی جوانی پەیوەندی سۆزداری بکە لە ناو ئینسان بەس بەو دیوەی جەنابەت دەڵێ چۆن دەتوانی بە زمانێکی ئیرۆتیکی ئایانی ئەوە پێ دروستە بە زمانێکی ئیرۆتیکی تو ڕوبەڕووی کۆمەلگایەکی کوردی بۆستیتەوە نا پەیوەندی نیە بەوە پەیوەندی بۆ نییە ما بەستە مەسەلەن بۆ حەسەن زیرەکمانەیە من قەرزاری حەسەن زیرەکم لەبەرەوەی ئیرۆتیکاشە و بە حسابی خەڵکی بەڕڵاشە نەخێر ئەم پیاوە یاخیە بەس شاعری شعبی وەکو ئەو بیری لەوە نەکردۆ کەلتور و ئاینچی پێڵێ بەڵکو لە ڕۆحی هەموو کەسدایە ئەو ڕستەیە بڵێ بەڵام تۆ پێڵی سەرسەریە تۆ تێ نەگەیشتو لەوەی ئەسڵ نەما بەلای منەوە هۆمەردزەی کابرایەکە خۆزانی لەسەر ئیرۆتیکا هەیتی بە زەمەم بۆ نمونە من سەرسامیش بکە کۆمەڵگای کورد تا ئێستا هیچ قسەیەکی بەو کابرایە نەگوتووە ئەوەی کە من ئاگادار بم لەبەر ئیرۆتیکایەکی ڕاقێ سۆی حەیرانی کوردیکە کە بەسەر مەسەن باسی هەمووی باسی سۆزداریە ئیرۆتیکایان نقمە لە ئیرۆتیکا بڕۆ زمانی دەشتی ئەولێر بە حیسابی خەڵکی زمانی ژوشک و برینگووە منە پڕ لە جوانی پڕ لە شعر بۆ چکە کابرای شعبێر هەتا کە باسی بێسۆزی دەکا یا نەبوونی عشقەکە یا غەدرەکە یا دووریەکە یا مەحاڵی عشق بە جۆرێک ڕازێنێتەوە کە من سەرسامە بم پێی زۆر بم من بەخۆم قەرزاری حەیرانم بابزانانی قەیرانی لەبەرەوەی ئیرۆتیکایەکە بەس ئیرۆتیکایەکە زۆر وەکو دەڵێ باڵایە چۆن ئەڵێ پڕە لە جوانی و من ڕازیەکە کە ئەو جۆرە حاڵەتات من مەسەن پێدەشتی کارمامزەکانم هەمووی بە ڕتمی بە ئیقا و بە هەرمۆنیا حەیران نووسیوە و هەموو شتەکان شعریەتێکە بێ بەڵام ئاگادار بە من پێ دەڵێم ئەدەب ئەو سەحرە هەیە کە بە لەعنەت کراوە ترسناکترین شت ئەدەبە بۆیە زۆربەی کات ئەدیبەکان تڕۆ ئەکرێن لە شەرق و غەرب ئەم شتەوە بووە چۆن ئەو زمانە سەحریە هەیە کە تۆ دەڵێ بەڵام بتێ بڵێ وروژێنەر بێ و تەنیا باز لەوە بکا بڵێ من یاخین بە هیچ شێوەیە ئەو ناچێتە خانە دەکرێت و باز لە دەستی خۆشتکەی بەڵام هوەری لەگەڵا بەڵام ئەدەبی لەگەڵ بێگومان بە لە کلێساکانی ئەوروپا ژنەکان هەمووی ڕوتن بە زمانە تابلۆیە کەس ژن بە ڕوتی نابینێ کاک شێرزاد حەسەن زۆر سپاس بۆ چاپێکوتنە زۆر سپاس بۆ تۆ دیدارەکەمان کۆتایی پێهات کاتێکی خۆش بۆ هەموو لایەن